پرۆژەکەی ئێمە دروستکردنی ئینڤێنتەرێکە کە تەزووی دیسیە گۆڕێ بۆ ئەیسی واتە 12 ڤۆڵتی دیسیە گۆڕێ بۆ 220 ڤۆڵتی ئەیسی ئەتوانین ئێمە سوود لەم پرۆژەیە وەرگرین بۆ بەرهەمێنانی کارەبا. پرۆژەکە لە دوو بەش پێکاتوە ئامێری ئینڤێنتەر لەگەڵ باتری ئەتوانین لە ماڵەوە دانین بۆ هەڵکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان یاخود ئامێرە کارەبایەکانی ماڵەوە و وەکو جێگرەوەیەک بۆ مۆلیدەوە دۆستی ژینگێ و هیچ دووکەڵ و پیسیەکی نییە و مەسرەفیشی نییە تەنها ساڵانە پاتری بۆ گۆڕی و ئەو پاتریە کە بەکارهێنی کە ئامێرەکەی پێش شەحنەکەی بەکارهێنین و دووبارە ئامێرەکە توانای شانکردنەوەی پاتریەکەی هەیە و پەرەمان پێی داوە توانین لە ڕێگەی کۆنتترۆل و ئامێرەکە هەڵکەین و بگژێنەوە سیستەمی هەیە لە کاتی پڕبوونی پاتری لە کاتی پڕبوونی پاتریەکەدا خۆی جیازەکە کوژێتەوە یاخود لە کاتی شۆرت یان حاڵەتێکی کە لۆدی زۆر بکوێتە سەری ئامێرەکەی چی لێنایە فیوز دەکات. سەبارەت بۆی کە ئەو پێشانگایە ناکرێنەوە پێم شتێکی زۆر باشە کە ساڵانە پێشانگای لەو جۆرە بکرێنەوە بەڵام وا باشترە کۆمپانیەکان شتێدا بەشداری کەن کۆمپانیا پیشەسازیەکان بەتایبەت تایدا لەوێ کە سیرکەن ئەگەر کەسێک بیرۆکێک پرۆژێک شتێکی هەبوو دامی بکەنەوە کەسە یارمەتی بدەن لە ڕووی مادی و معنەویەوە کە پرۆژەکە یاخود یان پرۆژەکەی لێ بکردنەوە یاخود هاوکاری بکەن تاوەکو پرۆژەکەی بەرەو پێش بە. بیرۆکەی ئێمە بیرۆکەی چۆنە دیقەتماندا کە بەجددی ڕۆنێکی زۆر فڕێ ئەدرێت کە ئەمە هەر هەمووی زەرری هەیە بۆ ژینگەمان 1 لیتر ڕۆن ئەبێتە پیسبوونی 1 میلیۆن لیتر ئای ژینگەمان بۆ هەساین بیرمان کرەوە بۆی کە ئەم زەیتە شتێک لێکەین ڕیسایکلینیکەین سێرمان کرد ئەم زەیتا توانین سابوونی لە دروستکەین کە لە ئێستا سابوون گرنگێکی زۆر هەیە بۆ کۆڤید-19 کە بەجددی پێویستمان پێبێ لە ڕوویەکی کەشە بۆ ژینگە چکە بەجددی کە دیقەتم ئێواران لە ئیژێمەوە سێرەکەم هەمووی ئەم ڕۆنی کە بەکارێنە فڕێ ئێنە سەجادەکان یان ناو زێرابەکان یان سەر شەقامەکان کە ئەمە بێتەوەی پیسبوونی ژینگە و لە ناوچوونی ڕۆک و درەخت و دارەکانمان. ئێمە لێرە چەند جۆرێکمان دروستکردەوە هیچ موادێکی کیمیایمان تیا بەکارێنە هەمووی سروشتیە هەموو موادەکانمان سروشتیە لە خیار و دارچینی و پرتەقاڵ و ئەمانە کە ئەمانە سوودیشیانەیە بۆ مرۆڤ. ئەم پێشانگایە یەکەمی سوودی چی بە سوودیەوە هەبوو کە وایکە ئەو بیرۆکانی کە لە خەڵمانەیە کە لەسەر وەرەقامان نووسی و بیکەین بە دایانە بکردار بیکەین بە عملی زۆر سپاسی ڕێکخراوەکەکەین و بۆ ئەوەش کە چۆن بیرمان کردەوە ڕاستی ئێمە لە شوێنێکە بینیمان دوایی وتمان بۆ ئێمە نەکەین کە لە کوردستان لە وڵاتە عەرەبیەکانی شانیە تەنیا کە بینی بێتمان لێ وڵاتی عەرەبی ئەیش لوبنان لە لوبنان ئەکرێ ئەویش ئەکرێ بە بانزین پرۆژەی دامەزرانی پرۆژەی بچووکی قوتابیانی با بڵێن پێشەنگ ئەوەیە کە ڕێکخراوی پاو بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی BIP نەرویزی بیریان لە 2010 بیریان لەوە کردەوە کە چۆن لە ڕێی ئەو پرۆگرامە بیرکردنەوەی گەنجان بگۆڕن لەوەی کە ئارەزوو دەکەن بۆ دابمەزرێن لە کەرتی گشتی بێن بیرۆکەی خوانە بێ پرۆژەی خوانە بێ و سەرکەوتن لە ڕێی پرۆژەی خوان بەدەست بێنن. لە چوارچەوەی ئەو پرۆژەی ئێستا کە لە هەرێمی کوردستان هەموو شارەکانی هەرێمی کوردستان 15 ئامادەی پیشەی وەرگیراوە لەوێ بە سەدان پرۆژە پێشنیار کراوە بیرۆکە ئەم بیرۆکانە تێست کراوە پاشان بۆ ئەو پێشەنگە هاوبەشەکە لە هەموو شارەکان هەرێمی کوردستان ئێستا لێرن بیرۆکە 35 بیرۆکە هاتۆتە ئێرە چێبڕچێ دەکەن بۆی ئەمڕۆ باشترینیان لە ڕووی بە بازارکردن لە ڕووی نوێگەری و لە ڕووی گونجانی و شێوازی پێشکەشکردنەکە و جێبەجێکردنەکەی ببنە سێ با بڵێن براوەی یەکەم و دووەم و سێم بۆ ئەوەی ئێمە لە ئایندە لە چوارچێوەی کارەکانمان پژگیری داراییان بکەین و ئەوان ببنە نمونەیەک بۆ تەلەبەکانی تریش کە تۆ ڕاستە تەلەبەی ئامادەیی بەڵام لەو ڕۆکەوە دەکرێت بیرۆکەی پرۆژەتە بێ و دەکرێت پرۆژەکەت تەزیل بکەی و سەرکەوتنیش بەدەست بێنی.